نقومبوونی یەختەکەی ئیتالیا جارێکی تر دەسەڵاتدارانی هەرێم لە بەردەم کۆمەلگای نێودەوڵەتی شەرمەزار دەکات. گیان لە دەستدانی دەیان هاوڵاتی هەرێم لە جەژنی قوربان دەبێتە سەردێری هەواڵی میدیاکان. لە چەند ڕۆژی ڕابردوو دوو بەلەمی پەنابەران لە ئیتالیا نقوم بوون کە زۆرینەیان کوردی هەرێمی کوردستانن. ئەم هەواڵە بۆتە سەردێڕی زۆرێک لە میدیا دەرەکی و ناوخۆییەکان. بەلەمەکە لە شاری بۆدرومی تورکیاوە بەرەو ئیتالیا بەڕێکەوتبوو 76 کەسی هەڵگرتووە. دواتر بەهۆی تەقینەوەی بزوێنەرەکەی و ژێر ئاوکەوتنی 64 کەسیان گیانیان لەدەستداوە کە بەپێی زانیاری سەرەتایەکان 39 کەسیان کوردی هەرێمی کوردستانن لە نێوانیاندا 13 خەڵکی هەولێرن و 12 خەڵکی دەبەری ڕاپەڕینن. زۆرێک لە دامەزراوە نێودەوڵەتیەکان شکستی حکوومەتی هەرێم لە چارەسەری گەندەڵی و یەکنەخستنی هێزانیەکان و کەمی دەرفەتی کار بە هۆکاری زۆری کۆز لە هەرێمی کوردستان دادەنێ. لەم بارەیەوە دامەزراوەی چاتم هاوسی بەریتانی لەبارەی زۆری کۆز لە هەرێمی کوردستان لە راپۆرتێکدا نووسیوێتی کوردەکانی عێراق بەشێکی بەرچاوی و کۆچبەرانن کە لە ڕێگای کەناڵی ئینگلیزەوە دەگەنە بەریتانیا. لە ساڵی 2023 عێراق لە پلەی پێنجەمی بەرزترینە وڵاتانە بۆ کە خەڵکیان هاتۆتە بەریتانیا. لە سەدا 80 داواکاری ڕەتکراوەکانی قامە لە بەریتانیا هی کوردەکانی عێراقن. دامەزراوەکە دەشڵێت بەهۆی بەردەوامی گەندەڵی و بێکاری و ناسەقامگیری لە ژێر دەسەڵاتی هەردوو حیزبی حکومڕان و کۆچی نایاسایی هەرێمی کوردستان بەردەوامە. سەرەڕای کارەساتی ڕۆژانی دووشەمە و سێشەمەی ئەم هەفتەیە جگە لە ناردنی شاندێک و بەڵێن بۆ گێڕانەوەی تەرمی قوربانیان دەسەڵاتدارانی هەرێم هیچ داوای لێبوردنێکیان لە خەڵک نەکردووە کە بەهۆی شکستی ئەوان ڕۆژ لە دوای ڕۆژ ویستی جێژنی کوردستان لای گەنجان زیاتر دەبێت.